سەبارەت بە کێشەی جوتیارانی کوردی ناحێی سەرگەڕان و دەستدرێژی کردنە سەریان لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەک بە سەرپەرشتی بریکاری وەزیری داد سەردانی کەرکووکی کردو لەگەڵ پارێزگاری شارەکە و نوێنەری جوتیاران و فەرماندە سەربازیەکان کۆبووەوە. لای خۆیەوە دوابەدوای کۆبوونەوەکە ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک داوای لە جوتیاران کرد دان بە خۆیان دابگرن تا بە زووترین کات کێشەکانیان چارەسەر دەکەن. خوشک و برایانی عەزیزی من بە تایبەتی لە سنووری سەرگەڕان ئێوە گەشتنەتە مەرحەلەی حەسات واتە 20 ساڵ تەحەمولکردن. یاساکە ئەمڕۆکە نەشر کرا. تکایەکی برایانەتان لێکەم ڕێگامان پێ بدەن وەکو حکوومەتی کەرکووک کە من خۆم یەکێکم لە ئێوە بەپێی یاساکە چارەسەری کێشەکان بکەین و کە لە بەرژەوەندی خۆتانە. ئەو یاسایە کە دەرچوو بە جوهدی هەموو لایەک دەرچوو وەسپاسی پەرلەمانی عێراقەکەین وەسپاسی وەزارەتی دادشەکەین کە ئەمڕۆکە ئەو یاسایە نەشرکە لە جەریدەی وەقای عێراقی واتە ئەتر هیچ مشکلێکی لەسەر نەما. ماوەتۆ سەر ئەوەی ڕێنمایەکان بگا بە محافزی کەرکووک و محافزیش هەڵسێ بە کارەکانی خۆی بۆ جێبەجێکردنی هەموو ئەو برگانی ناو یاساکە و هەندێک زەویشەیە لەو منتیقەیە حاڵەتی تری هەیە. برادرانی جوتیارانی منطقەی سەرگەڕان ئێستا باسییان کرد بۆ لیژنەکە بۆیە جەنابی مامۆستا زیاد تەوجیهی دایرەی زراعی کرد هەموو ئەمانە بکرێتە کتابێک و بە پەلە بەرزکرێتەوە. هەر ئەمڕۆکە دایرەی زراعی کەرکووک تەوجیه کرا دەبێ ئەو کارەمان بۆ تەواو کە تاکو ئەمشەو. بۆیە جارێکی دیکە داوەتان لێ یەکەم ڕێگامان پێ بدەن بە هێمنی و بەپێی یاساکە کارەکان جێبەجێ بکەین کە لە بەرژەوەندیتانە. نوێنەری جوتیارانی سەرگەڕان ئاشکرای کرد لەسەر داوای پارێزگاری کەرکووک کارکردن لە زەویەکان ڕادەگرن تا ڕاستپاردەی کۆبوونەوەکان دەچنە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەڵێت دەبێت کار بە دەستور و یاسا بکرێت و لەو چوارچێوەیە گرفتی جوتیاران چارەسەر بکرێت. ئێمە پێمان وایە بەڕێز کاگڕێ بوارتەها زەمانەتێکی دانیە کە لە ماوەیەکی نزیکدا دەتوانین ئەو تەوسیاتەی کە ئەو لێژنیە بەرزی دەکاتەوە بۆ ئەوی کە سەرۆکوەزیران تەوقیعی لەسەر بکە و بکەوێتە بواری جێبەجێکردن. دەبێت سەبرمان هەبێ و تەحەمڵمان هەبێ و بتوانین ئەو شێوازە و گرژێ و ئالۆزیانە کەم بکەینەوە تاوەکو بتوانین ئێمە کارێکی شتوکاڵی خۆمان بکەین. ئەوەی کە وای کردو ئەم دۆخە دروست بێ بە بڕای ئێمە پابەند نەبوونە بە دەستور پابەند نەبوونە بە یاسا و ئەوە جیهەتی معنی هەیە دەبێ پابندبن بە دەستور و بە یاساوە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان جیهەتی مکەلەف نین پابند بین بەمەوە. ئەوەی کە بڕیار بەدەستە لێرە دەبێت دەستور بپارێزێت و یاسا بکاتە بنەما بۆ چارەسەرکردنی کێشەکان. ماوەی چەند ساڵە سوپای عێراقی ڕێگری لە جوتیارانی کورد لە سنووری سەرگەڕان دەکات کار لە زەویەکانیاندا بکەن. جوتیارانی کوردی شۆشداریاندا لە ئاڵۆزبوونی دۆخەکە هەر بۆیە داوا دەکرێت هەموو لایەک دان بە خۆیان دابگرن تا بارودۆخەکە ئاڵۆسر نەبێت تا ئەو کاتەی بەپێی یاسا ڕێگا بە جوتیاران دەدرێت زەویەکانیان بەکار بێنن. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.